سلااو هاوڕیان بەخێر بێنەوە بۆ ڤیددیۆی تازە لەو ڤیددیۆی باسی وشەی ئەتاری دەکەم کە زۆر بۆ مەنزیلی هەشتا و نهاتەکان ئەو شەمان بەکاردێنە بۆ پلەستیشن بۆ ئەکسبۆکس بۆ نیتاندۆ بۆ هەموو ئەوانە بۆ هەموو ئەو کۆنسڵانە تەوان ئەو پێشوی ئەو کۆنسڵانە بێنە دنیاوە کۆنسڵەکە بوو بە ناوی ئەتاری وشەی ئەتاریش لەوە هاتووە وەک وا بێت چۆن ئێستا زۆربەی خەڵک بە دەشبوونی سیار بە خۆی داشبۆرە بە ئینگلیزی پێ دەڵێ دەشبوون ئەوەش هەدەفەکەی لەوەی هاتووە خۆی کۆنسڵی ئەتاری 2600 کە ساڵی هەشتاکان دەرچوو ئەو کات ئەوە وەکو شۆشێک بوو بۆ ئەو کات لەبەروی شتی و هیچ شتێک نەبوو بە ناوی کۆنسڵی ڤیددیۆگەیم و ئەو شتانە دانەیەکە بوو پێشەوە بە زۆر زائیف بوو ئیتر کە هەردەری کرد بە نرخی $200 کە بەسەری ڕۆژی ئێستا دەکاتە نزیکەی $900 نزیکەی 30 ملیۆن نوسخەی لێفرۆشت ئەو کات هەموو ئەو پیشەسازی ئەو ئیندەستریە نزیکەی $3 ملیارد بوو ئەو کات کە زۆربەی شەریکاتەکانی تەکنۆلۆژیا زانیان پیشەسازیەکی گەورەیە $3 ملیارد بوو ئەو کات پێش تەزەخم پارەی زۆرە زۆربەی شەریکاتەکان کەوتنە ناوی کردنە منافەسە ئەتاوی لیار لە ساڵی 1983 ئەو پیشەسازی دابەزی بۆ نزیکەی $130 ملیۆن ئەویش لەبەرچی لەبەرەوەی هەمویان ئیشان سەر ئەوەی کرد کوانتیتی ئۆڤەر کوالتی یعنی مهم زۆرترین یاری دروستکەی زۆرترین کۆنسڵ دروست بکرێت مهم نییە مهم دروست بکرێت ئیتر خۆی ئەو یاریانەی ئەو کات کە بە کارتوش بوو نظامی ئەنەلۆگی کۆن کە پێویست بە 6 مانگ بوو بۆ یاریەک بە مەزبوطی دروستکێ ببێ مشکل و شتیوە زۆربەی شەریکاتەکان خەریک بوون بە 5 هەفتە دروستیکەن بۆی ئەو کات زۆربەی یاریەکان فەشەلی هینە زۆربەی شەریکان مبیعاتی دابەزی لەبەرەوەی ئیڤن جیازەکانیش حتا ئەو جیازانەی کۆنسڵانش خەلەلی مەسنعیان تێدا بوو بەس بۆی دروستیکەن و بیفرۆشن لەبەرەوەی پارەکەی زۆر تێدایە کە لە ساڵی 1970 فیلمی ئیتی ستیڤن سپیلبەرگ دەرچوو ئەو کات ویستیان بیکەنە یاری بۆ ئەتاری کە کرا یاری بۆ ئەتاری فەشەلێکی غەریبێنە لەبەرەوەی یاریەکە زۆر بەسەقەتی زۆر بەسەقەتی دروستکرا دوای ئەوە ساڵی 1985 تا 1995 تقریبا کۆمپانیای نیتاندۆ بە تەواوەتی مسەیتر بوو کۆنتترۆلی بازاری کرد و نزیکەی 130 بازاری لەژێر دەست بوو ئەو کات کۆمپانیای نیتاندۆ بۆ یەکەمین کۆنسڵ کە نیتاندۆ ئینتەرتێنمنت سیستەم NES کە دەرچوو بوو ئەو کات ئەو کۆنسڵە شتێکی زۆر یونیک بوو لەبەر ئەوەی یاریەکان کوالتی باشتر بوو یاریەکان جیازەکان کوالتی باشتر بوو بڵێ نەڵێ شتەکە زۆر عەجایب بوو ئەو کاتی یاریەکان بە نظامی هەژبیر بوو نەکوکو ئێستا 4K و HDR و 8K و نازانم چی ئەو کات کۆمپانیای نیتاندۆ نزیکەی 1.8 ملیۆن کۆنسڵی فرۆشت دوای ئەوە کە زۆربەی شەریکاتەکان خبەریان بۆ وتیان بۆ ئەو مەجالە بەس بە تەنیا نیتاندۆ بوو ساڵی 1990 ئەو کات کۆمپانیای سێگا هاتە ناوی ئەویش بۆ یەکەمین جیازی دروست کرد بە ناوی سێگا جێنسیس کە 16 بیت بوو بۆ ئەو کات وەک شۆشێک وا بوو یعنی تۆ لە دیقەچی 0 بچیە سەر وەک وا بچیە سەر فول HD یان 4K ئەو کات ئەو پیشەسازی و ئیندەستریە گەیشتە نزیکەی $19 ملیارد طبعا ئەو پیشەسازیە کەس وا بەجێنی ئاڵی دوو شەریکە بە تەواوەتی کۆنتترۆلی بازار بکەن ئەتاوی لێ هات پرۆژێکتێک بە حساب ئەو کات سیگا بازاری هەموو کۆنتترۆل کردن نیتاندۆ زۆر بە پاش کەوتو بوو ئەو کات کۆمپانیای سۆنی مەفروض بوو کۆنتترۆل بۆی کۆنتترۆلی بازار بکەن لەگەڵ کۆمپانیای نیتاندۆ ئیتفاقێک دەکەن کە پێک و جیازێک دروست بکەن بەس لەبەر هەندێک ئەسبابی بینی خۆیان مەشروعەکە فەشەل دێنی ئیتر سۆنی و نیتاندۆ لێک جودا دەبنەوە ئەو کاتێک کە لێک جودا دەبنەوە نیتاندۆ خۆی ئەو قەناعەتەیە کە ئەو سەیدی بازار و هەموو پلەستیشن هەموو ڤیددیۆگەیم و هەموو شتانەی کە لە بازارە هەموو لەژێر دەستی خۆیتی بۆ ئیتر لەگە شەریکەی تر ئیش بکاتن بۆی بتوانێت سیگا ئەو بکاتن کۆمپانیای سۆنی کە دوای ئەوەی فەشەلی هێنا چوو هەوڵیدا لەگەڵ کۆمپانیای سیگا ئیتفاقکە سیگا هەلێکەمی دەقوتی ئەمە بەهیچ ناوەک نامانەوە ئیتفاقیان لەگەڵ ئێوە و پێک و ئیش بکەن و شتیوە کاکە بەس گوێمان لە بگنە ئەو شتە وەکو ئەوە بوو برینێک بۆ کبریای کۆمپانیای سۆنی بریاریدا کە خۆی بەردەوام بێ لەسەر پرۆجێکتەکەی پلەستیشن کە پلەستیشنی بیدایەتی نۆتەکان بڵاو کردەوە هەر لە یەکەمین ڕۆژ کە بڵاو کرا نزیکەی 100,000 نوسخە لە یابان فرۆشرا طبعا 16 بیت و 8 بیت و ئەوانە مەهزەلە بوون بە مقارنە بە پلەستیشن کە بە کۆمپاکت دیسک بە CD ئیش دەکاتن بێجگەلەوەی کە دوای ساڵێک کە لە دەرچوونی داخلی ئەمریکا بوو سۆنی بۆی پلەستیشن وڵا بێت و هێشتا جیازەکە نەچوو بۆ ئەمریکا چکە لەبەرەوەی ئەو کار هەموو مێر ئینجاپان بوو نزیکەی پری ئۆردەری 100,000 نوسخەی هەبوو لە خلالی ساڵێک نزیکەی 800,000 نوسخەی فرۆش لە پلەستیشن 1 لە ئەمریکا ئەو کات
کە زانیان هەر ئیندەستریەکە بەرەبەر گەورە لەبێ گەیشتە نزیکەی 25 ملیار وشتیوە کۆمپانیای ئەپڵیش هەوڵیدا جیازێک دروستکە ئەو کاتێ بوو کە ستیڤ جۆبزیان دەرکرد بوو مەزموعە شەریکی خەڵکێکی تر کۆمپانیای ئەپڵی بەڕێوە دەبرد و ستیڤ جۆب خەریکی کۆمپانیای پیکسار و تۆی ستۆری و ئەو شتانە بوو ئەپڵ پیپنی بڵاو کردەوە طبعاً ئەو کات سۆنی پلەستیشن بە $300 بوو ئەوەی ئەپڵ کەلعادەکە شتەکانی دائیم گرانە ئەو کاتیشە گران بوو بە $600 بڵاوی کردەوە باوەڕکەن لەو فترەی کە فرۆشرا و ئەتا لە بازار نەما 42,000 نسخەی فرۆش ئەوەی ئەپڵ یعنی ئیتر بزانە چ فەشەلێکینەوە لەو کاتە بەتەنیا سۆنی پلەستیشن 3 ملیۆن جیازی فرۆش ئیتر فەشەلێکی غەریبی هێنا سەری دوو ئۆندەی سۆنی بوو ئەوە 600 بوو ئەوە 300 بوو یعنی شتەکە بەتەواتی غێر منطقی بوو دوای ئەوە کۆمپانیای سێگا هەوڵیدا تۆزێک بگەڕێت لەبەرەوەی سێگا بەتەواتی نەما بوو بە کۆنسۆڵی دریم کاست ئیتر دریم کاست بە حساب کۆنسۆڵێکی تازە لەگە ئینتەرنێت ڕەبەر دەکرێت و نازانم چی و یاریەکانی تۆزێک ئەوە بوو خۆی هەموو هەدەفی نەزاحەتی ئەو کۆنسڵانە لە یاری بوو چەند یاریەکەت کواڵتی باشتر بە چەند یاریەکەت باشتر بووبی چەند یاریەکەت خۆشتر ببی کۆنسڵەکەش سەردەگری و بازاری کۆنسۆڵەکەی طبعاً کەلعادە دریم کاستیش فەشەلی هێنا بە تەواوی سیگا لە بازار دەرچوو بازارەکە بە تەواوی بۆ چی ماوە بۆ نیتاندۆ بۆ کۆمپانیای سۆنی طبعاً ئەو کات نیتاندۆ هەوڵیدا نیتاندۆ 6 ساری بڵاو کاتەوە لەبەرەوەی 6 سار بیتە بەس مقارنە بەس ئەوەی سۆنی 6 سار بیتوانە هەمووی حوشی پشتەوە بن بە $1 ئەو کات هەموو پیشەسازیەکە گەیشتە نزیکەی 25 ملیار دلار دوای ئەوە سۆنی لە ساڵی 2001 پلەستیشن دوی بڵاو کردەوە کە نزیکەی 157 ملیۆن نسخەی فرۆشت لەو دقیقە تا ئێستا نەیتوانی ئەو ڕیکۆردی بشکێنەوە بۆ هەموو پلەستیشنانێکی دەرچوو بە 3 و 4 و 5 و حتا 6 لەوانەیە هەر نەتوانی ئەو ڕیکۆردە بشێنی دوای ئەوە کۆمپانیای مایکرۆسۆفت کە بینی ئەو بازارە لە بینی دوو شەریکی بە تەواوی کۆنتڕۆل کراینەوە شەریکانی شەریکی یابانینە مایکرۆسۆفت هاتە ناوی بە جیازی ئەکسبۆکس و ئیتر دوای ئەو خۆتان تەفاسیلەکە زیاتر دەزانن چکە لەوانەیە لەو کاتە ژیابن بەس ئەو مێژوەیە کە بۆتان باز بکەم دوای ئەوە کۆمپانیای گوگڵیش هاتە ناوی ئەپڵیش هاتە ناوی بە کلاود گەیمینگ و بە شتانە هەموویان ویستیان تۆزێک لەو پارچەکێکە گەورەی ببن کە تۆزێک بۆ لە بینی ئەو دوو کۆمپانیایە بوو ڤیدیۆیەکە تۆزێک درێژ بوو بەس حەزم کرد بە کورتی بۆتان باز بکەم ئەو قۆناغانەی کە ڤیدیۆ گەیم و کۆنسۆڵەکان پێدا تێپەڕ بوون حتا ئەو دقیقە ئێستا ئێمە بۆ کۆنسڵانەی یاری دەکەین و لە دەستمانە سپاس